ئەم ماوەی کە کۆمیسیۆن دایناوە بۆی کە لایەن و کاندیدەکان بانگەشە بکەن بۆ هەڵبژاردن، یعنی جۆرێک لە فەزایان دروست کردووە، فەزای وەکو فەزای شەڕ وایە، هەڕەشە لە یەکتریەکەن لە زیاتی ئەوەی کە بە تایبەتی یەکێتی و پارتی بە ئاشکرا سەرۆکی هەردوو ئەم لیستە خەریکن هەڕەشە لە یەکتریەکەن، لە زیاتی ئەوەی بەرنامەی خۆیان بە خەڵک بڵێن، لە زیاتی ئەوەی کە سرنجی خەڵک بۆ لای هەڵبژاردنەکە ڕابکێشن، فەزایەکی جۆرێکیان دروست کردووە کە بۆنی شەڕی لێ دێ زیاتر لەوەی کە فەزایەکی ئینتیخابات بێ. بۆیە بەڕاستی ئەمە خەڵکی بدۆتە جەوێکی ترەوە، دڵە ڕاوچێ و ناڕەحەتی، یعنی ئەمنیەتی خەڵک بەڕاستی کەوتۆتە ژێر پرسیارەوە. خەڵک نازانێت لەوانەیە لە هەر لەحظەیەکا بێت، چونکی ئەمانە پێشتریش دەستیان سۆتە ناو خوێنی یەکتریەوە و شەڕیان دروست کردووە، ئەوانە لەوانەیە لە هەر لەحظەیەکا بێ ئەمە ئەسڵەن کولی پرۆسەکە تێک بدە. بەڵام سەبارەت بۆی کە ئەمانە کامیان قسە لەسەر هەلومەرج و ئەوزاعی چینی کرێکارەکەن بە تەسەوری من غایبە. باسی کرێکار لەم بانگەشەی ئینتیخاباتەیە غایبە، هیچ باسێکیان لە پێداویستەکانی ڕۆژانەی چینی کرێکار، خواستەکانی چینی کرێکار، چەندین ساڵە خەڵکی کرێکار و زەحمەکێش هاوارێتی لەدەست ئەم خاوەنکار و کومپانیانی کە بەشێکیان هەر ئی حیزبەکانن. هیچ باسێک لە مەسائیلی کرێکاری لە خواستی کرێکاری لەم لە چوارچێوەی بانگەشەی ئەمانیان نییە. ئەگەر لێرە و لێیە باسێ بکەن لەسەر مەسەلەی ئەوەی کە هەندێکیان ئەڵێن کە مەسەن هەلی کار بۆ کرێکاران دابینەکەین، بەڵام پێمان ناڵێن ئەم هەلیکارە لەکوێ دابینەکەن، کەی هەلیکار دابینەکەن. وعدوو بڵێنێکە لە ئینتیخاباتەکان لە پێش ئینتیخاباتەکانی ترا لە بانگەشە ئەیان کرد، هەر وەک ئەوە وایە، هەر وەک ئەواسێتە پێشەوە. هیچ باسێک لەسەر چینی کرێکار نییە، غایبە. بۆیە هیچ ئومێدێک نییە کە کرێکاران بتوانن لە چوارچێوەی ئەم هەڵبژاردنەیە حتا خواستەکانیان بەدی بێت. ئێستا من بۆ خۆم ڕاپرسێکم کردووە لە ناو کرێکارانە، بەشی هەرە زۆری ئەو کرێکارانەی کە لێم پرسیون ئایا ئەم ئینتیخاباتە لە کۆتاییە ئەم پرۆسە ئینتیخاباتە بە قازانجی چینی کرێکار ئەشکێتەوە، جواب بە خواستەکانمان ئەدەنەوە. دەسە تا ئەتوانم بڵێم نەوەتی نەخێرە، هیچ جوابگۆیەک نییە بە کرێکاران. ئایا سیستەمی سیاسی ئەگۆڕێ؟ دیسان ئەویش نەخێرە. بەڵام مەسلەی بەشداربوون لە ئینتیخابات، ئەزانی بەڕاستی مەسلەی بەشداربوون لە ئینتیخاباتەوە دەنگدان مافێکە، خەڵک ئەتوانێت بچێ و ئەتوانێت نەچێ. لەوانەیە خەڵکێکی زۆر بەرنە ئینتیخابات، بەڵام پێم وانەیە ئیتر حتا ئەگەر ئەمانەی ئۆپۆزیسیۆنن، ئێمە بادای بنین لە 180 کورسیەکان ئۆپۆزیسیۆنەی بە و ئەچنە پەرلەمان. بەڵام قسەکە ئەوەیە ئایا ئەمانە ئەو وعد و بەڵێنانی کە بە خەڵکێدن ئەتوانن لە چوارچێوەی پەرلەمانە جێبەجێ بکەن، جواب بەخواستی کەس بدەنەوە، ئەتوانی یاسای کاتی پێشڕەو دەرکەن. کۆمە چەند ساڵی ڕابردوو نمونەیە، یعنی پێنج جاریتر ئینتیخابات بووە و پەرلەمان پێک هاتووە، حکوومەت پێک هاتووە، بەڵام یەشتان لە ماوەی 30 ساڵیان نیانتوانیەوە یاساکارێکی پێشڕەو بۆ کرێکاران جێبەجێ بکەن. هەر بۆ خۆی ئێستاکان نیشانەی ئەوەیە ئەمە حتا دوای ئینتیخاباتیش بێ ئێستا لە بەرامبەر یەکە دەجیاتی ئەوەی لیستەکانیان پێم وەک ئیشارەتم پێکرد باسی لیستی ئەو بەرنامەیەیان کەن شەڕە. من پێم وایە بچنە ناو پەرلەمانیشەوە دەوێت دیسان ئەیکەنە شەڕە بۆکس و شەڕە بتڵ لێگرتن و لەمە زیاتر نابێ. ئەمانە ئیتر معلومە، خۆی لە ڕابردووە معلومە پەرلەمانی کوردستان چی کردووە و لە ئایندەشە معلومە کە چیەکە. بەڵام ئەوەی کە ئێستاکە ئەم پرۆسەیە هاتۆتە پێشەوە ئەمە ئەبێ بکرێ، چونکی لە ڕووی قانونیەوە نا پەرلەمان شەرعێتی ماوە، نا حکوومەت شەرعێتی ماوە، کۆلایانی کەم ئەبێ ئەمە قانونی بکرێتەوە. وەکو هەرێمی کوردستان چۆن لە دەستوورا هەیە هەرێمێکی
لە سوارچێوەی سیستەمی سیاسی فیدرالیا هەرێمێکە ئەبێ دیسان ئەمە شەرعیت وەرگێتەوە بێتەوە پەرلەمانێکی شەرعی. بەڵام سەربەخۆ لەم قسانەی کە ئێوە کردتان هەر لەگەڵ ئێوە زۆر هەڵسوڕاوی تری بزوتنەوەی کرێکاریدا باس لە زۆر گرفتی کرێکارانی کوردستان کراوە، وەک نەبوونی سەلامەتی شوێنی کار، وەک نەبوونی لایەنی کەمی خراپی دۆخی کارکردن. سەربەخۆ لەو تێبینیانەی کە ئێوە ئێستا باستان کرد ئەکرێ ئەم هەڵبژارنەی کە ئەنجامەدرێت لانی کەم هەنگاوێک بێت بە ئاراستەی گەیشتن بەم کۆتایی هێنان بەم گرفتان و باشکردنی؟ نا بە تەسەوری من لە ڕێی پەرلەمانەوە ئەمە ناکرێ. ئەزانین چۆنە کرێکاران ئەگەر بیانوێ لانی کەم مەسەن بۆ نمونە دەرکردنی لەسەر کار و کە هەڕەشەیە هەموو ڕۆژێ لەسەر کار دەرکردن ئەمە نەمێنێ. لانی کەم ئەگەر بیانێ بیمەی بێکاری هەبێ، ئەگەر بیانێ هەلی کاریان دەستکەوێ، دەرسوانی زانکۆ و پەیمانگاکان ئەوەی هەزارەها هەیە بێکارە، ئەمانە ئەزانی چۆنە ئیلا کرێکار بەخۆیەکرێ. پەرلەمان هیچ ئیشی ئەمە نییە و لە هیچ شوێنێکی دنیا پەرلەمان جواب بەخواستی کرێکار ناداتەوە. بە تەسەوری من لە ئەوروپاش وایە خۆ ئەم ئینتیخاباتانە ئەکرێ بەڵێن بە خەڵکە دەن ئەڕۆنە پەرلەمان. ئەزانی ئەوانە یاسادانەرێکن یاسا بۆ کومپانیاکانی خۆیان بۆ ئەوە دانێت چەندە قازانجکە و چەندێکیان دەستکەوێ. ئەمانە هیچ بەهۆڵی کرێکارەوە نین. کرێکار لە هەر شوێنێکی دنیا خۆی بە خەباتی خۆی ئەتوانێت مافەکانی بەدەستبێنێ، خۆی ڕێکخراوکات لە دەوری بیمەی بێکاریە، لە دەوری زیادکردنی هەبدەسە، لە دەوری کەمکردنەوەی سەعاتی کارە. ئەلەم ڕێگایانەوە ئەتوانێت شتێ بکە. ئەگەرنا ئەگەر کرێکار بەتەما بێت لە پەرلەمان یاسایەکی بۆ دەرکەن کە ساعتکارەکەی کەم کاتەوە ڕۆژانەکەی زیادکە یاخود بیمە کۆمەڵایەتەکانی بۆ چاکە، بەڕاستی ئەمە وەهمە کرێکار تووشی وەهمەکات. لەی شوێنێکی دنیا ئەمە نییە کە پەرلەمان جواب بە خواستی کرێکار بداتەوە. خۆی هەروایە زین چۆنە لەژێر زەختی کرێکارە ئەمانە دروستە بێ. ئەگەر کرێکار خەبات نەکا بۆ چاکردنی هەلومەرجی کار و ژیان و گوزەرانی هیچ بەتەمان نەبێت لە ڕێگای پەرلەمانەوە قانونێکی بۆ دەرکەن بە خاتری ئەو هەموو شتەکانی بۆ دابینکەن. کەوایە پەیامی ئێوە بۆ کرێکارانی کوردستان چییە بۆ 20 ئۆکتۆبەر کە بڕگە لە ڕۆژی هەڵبژاردن بێت؟ کرێکاران چۆن پێشوازی لەم هەڵبژاردنە بکەن و یان پەیامی ئێوە بۆیان چییە؟ ئەزانی من جاری کەش لە مقابلەیەکی تریشار لەسەر ئەم ئینتیخاباتە هەر ئەمە و تۆ ئێستا شەر ئەواڵێن. ئەزانی ئەمە فرسەتێکە بۆ کرێکاران هەر لەم فەزای بانگەشەی هەڵبژاردنەیە ڕەنگە ئەگەر بزوتنەوەیەک بۆ ئەوەی بزوتنەوەی بایکۆت نتوانێ بکە، بەڵام لە شوێنی کار و ئەوانەیە هەر با بەبیرکەنەوە لە دەوری خۆتان ڕێکخراو بن. کرێکاران من بانگی من بۆ کرێکاران ئەوەی لە دەوری خۆیان ڕێکخراو بن، لە دەوری خواستەکانیان. کرێکارانی پیشەسازی لە دەوری ئەوە کۆک بن، هەمیان بەیەکەوە ئیتر خاوەنکارەکە نتوانێت لەسەر کاردەیان بکە. کرێکارانێک کە ئیتر ئامادە بەکارن، دەرچۆی زانکۆ و پەیمانگایە هەرچیەکە لە دەوری خواستی کاری گونجاو یان بیمەی بێکاری کۆبنەوە لە هەموو دنیا وایە. ئەبێ کرێکاران پێش ئەوەی هەشتێ بن ڕێکخراو بن لە دەوری ئەو خواستانەی کە هەیەە بۆی بەدەستی بێنن. ئەمە ڕێگە چارەی گونجاوە و بەڵام منعی خەڵک ناکرێ. ئەمە پرۆسەیەکە ئیتر فویان پیا کردو خەڵکیش ئەبەنە ناو ئینتیخاباتەوە. ڕەنگە کرێکارانێ گوێ لەمەی من نەگرێ بڕوا چێتە ناو ئینتیخابەوە. ئەبێ تاقی بکەنەوە سەرباری ئەوەی کە چەند ساڵی تر ئینتیخابات کراوە وعدیان بە خەڵکدا، بەڵام ێشان خەڵکێک هەر هەیە ئەڕوا بۆ ئینتیخابات و دەنگی خۆیەدا. ئەمە مافێکە هەشە ئەسچێ دەنگ نادا ئەڵێ دەنگەکەمێکی چکە نەیبە. بەڵام لە کۆتای من ئەوە بڵێم کە ئەم ئینتیخاباتە دیسانەوە جواب بەخواستی کرێکار ناداتەوە و کرێکار بەڕای من لە زیاتی ئەوەی کە بچێت دەنگ بدا لە دەوری یەکتری ڕێکخراو بێ بۆی مافەکانی وەرگێت. کۆتا پرسیارم سەبارەت بە ڕێکخراوبوونی کرێکاران لە ئێستادا سەرەکیترین گرفتەکانی بەردەم ڕێکخراوبوونی سەربەخۆی کرێکاران خۆیان لە کوردستاندا چییە؟ یەکەمین هەنگاوەکان پێویستە چی بێن بۆ ئەوەی کە
ئاستی ڕێکخراوبوون لە کۆمەڵگەی کوردستاندا بەرەو فراوانتر بچێتەوە؟ ئەزانی ڕێگریەکان لە بەردەمی کرێکارە ئەو هەڕەشەیە کە لە کارگەکان لە کرێکاریەکەن سەریکە کرێکار ناوێرێ لەسەر خواستەخانی خۆی ڕێکخراو بێ لە بەرەوەی هەڕەشەی دەرکردنی لەسەرە بەڵام ئێستا کرێکاران ئەتوانن دەستەی کرێکاران دروستکەن نەک ڕێکخراوێکی وەکو سندیکان وەکو شتێککە بەڵام ئەتوانن لە شوێنێکەوە دەستی پێ بکەن مەسەڵەن نمونە هەیە ئێستا لە زۆرێک لە کارگەکانە دەستەیەک لە کرێکاران ڕێکەکەون لەسەر ئەوەی لە بەرامبەر هەر زوڵمێکان لیان نەکرێ لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەتوانن کۆبوونەوەی خۆیانەکەن قسەی خۆیانەکەن لەسەر باس و خواستەکانی کە هەیەە و کات دیاریەکەن بۆی کە لە شوێنێکە مان بگرن یان لە شوێنێکە خۆپیشاندان بکەن ئەزانی چۆنە سەرەتایەکە تۆزە زەحمەتە بۆ کرێکاری کوردستان مەکو وەک ئەوەی کە لە ئەوروپا هەیە لە دەوری یەک کۆبنەوە و بڕیاردە سندیکایەکی بەهێز دروستکەن ئەوانە غایی بەهێشتان کرێکاری کوردستان نەچۆتە ئەو مەرحەلەیە بەڵام ئەتوانێت دەستەی کرێکارانی ناڕازی دروستکە و ئەتوانێت ئەگەر کاری لەسەر بکرێ فیدراسیۆنێکی سەراسەری ڕێکخراوێکی سەراسەری لە ئاستی کوردستانە بۆ کرێکاران دروست بێ بۆی دیفاع لە مافەکانی بکە و هەوڵدا بە ڕسمی بناسرێت ئەتوانێت ئەوە بکا کرێکار ئەوە کارێکی ئاسانە کۆبنەوەی گشتی لە دەوری خواستەکانیان کرێکار هەموو ڕۆژێ بە تایبەتی پیشە سازەکان هەموو ڕۆژێ بە کۆمەڵ کۆبنەوە ئەسنە کافتریاکە ئەوە کۆبوونەوەی گشتیە ئەوانە مەجای زۆرە ئەتوانن لە ناو کارگەکانە ڕێکخراو دروستکەن و بێنە مەیدان بەڵێ ئەتوانن بەس ئەتوانن ئەوە بکەن ناتوانن سندیکایکی وەک ئەوەی ئەوروپا دروستکە